لە هەفتایەکانەوە لە بابمەوە لە مامایتەوەیشە کەەوە بە بیدایەت ئێمە ئیشی خۆیمان کردووە یعنی تیجارەتی خۆیمان کردەوە لە بیدایەت لە مووسڵێ دەهاتە خۆیە طبعاً کە دەهات یۆدی تێدا نەبوو هەرچۆن لە سەماوەی دەهات یەک مەچنەی ئاشیاندا نبوو یان زار و شەب و یان تاحونەی ئەوەی کە ئار دەهاڕێتن ئەوە دایان دەناو کرێکار وشتیوە دەورەیان لێدا و لە لایلۆنیان دەکرد هەرچی سەی 30 کیلۆی تێدا بوو دەمانینە لە مووسڵێ لێرانە تەوزیعمان دەکرد لە بازار و توکانمان لە شێخەڵا بوو کەوا قەدیمترین کۆنترین خوێفرۆش لە هەولێرە ئێمە بووینە. لە دوای ئینتیفازەکە وای لێ هات کە لە ئێرانێ لە بۆمان دەهات دوایە بیرۆکێکمان ینی بە خەیاڵ داهاتکەوە کارگەیەک دابنێن لە بیدایەتەوە سەبرە باوەڕ بکە لە بیدایەت کە ئیشمان دەکرد بە مەچنەی تەرەکتەری خۆیمان دەهاڕی و دەمانهینا لە چسەمان دەکرد و لە ئیرانێ دەهات بەڵام یۆد نەبوو ئەو شتە نەبوو هەتا ساڵانی 95 و 96 و ئەوانە لە 96 و ئەوانە یونیسف بەرنمەیەکی دیاری کرد کە دەبێت خوێ یۆدی تێدا بێ لەبەر ئەوەی خەڵک زۆر لەو کوردستانە بێیۆد بوو نەخۆشی غودەی هەبوو نەخۆشی بێیۆدی زۆر باوی هەبوو چیان کرد سەردانی کارگەکانیان کرد وتیان کارگەیەک شیاوە چی بکەین ئێمە هەتا ئەو قەرار بوو کە لە سلێمانی یان لە هەولێر یەک معمەل دابنێن یەک معمەلی دابنێن معمەلی خۆی دابنێن یەک جیاز بەڵام لە هەمان کاتیشدا لەبەر بارودۆخی تر چەند زروفەک بوو یعنی وای کرد کە تاجیل بکرێتن ئەو بەرنامە هەتا ساڵی 96 لە 96 سێ دەستگایان هینا یونیسف یەکیان لە بۆ هەولێر یەکیان لە بۆ سلێمانی یەکیان لە بۆ دۆهۆک هێناویە هەر ئەوەی هەولێر ئێمە وەرماگرت کەوا بە حکمی ئەوەی کە عقدەمترین خوێفرۆش بووین و یعنی شیاو بووین لە بۆ ئەو شەی کە بکەین لە خۆشمان ڕادەدیت کە ئیشەکان بکەین و ئیشەکانمان دەست پێ کرد ینی بەرەبەرە تەتویرمان پێدا هەتا گەیشتینە مەرحەلە کە ئەو معمەلەمان دانابێنە. لە دوای ئەوەی کە خوێەکە کە داخلی کارگەمان دەبی بە چەند خۆناغێک تێدەپەڕێ بۆ پوختکردن و دروستکردنی خوێ خێوراکی خۆی پیشەسازی. کارگەکەیمە بۆ بەرهەمهێنانی هەموو جۆرە خوێەکە خۆی سەماوەش کەوا ڕون و ئاشکرایە خوێکی دەریاییە لە جنوبی عێراق لە بۆمان دێ لە شارۆچکەی سەماوە کە بە باشترین خوێە ڕێژەکەی 97 پوینت لە سەتایە کە ئەو خوێە لە کارگەکەی ئێمە پوخت دەکرێت هەم بۆ خۆراکی و هەم بۆ پیشەسازی. یەکەم جار لە بیدایەتەکەی ئەو خوێە کە دروست دەکرێتن بیدایەت بە شۆفەڵمانێ شۆفەڵی تایبەت لە سایلۆ دەکرێت ئەو سایلۆیە غەربیلی لەسرە هەر شتێکی تێدا بێ ئەوە لێ دەردەکات لە دوای مەرحەلەی مقناتیسیە سەیتەڕای مقناتیسی پێدەرێن کە هەر وردە ژەنگێک بی ئاسن بی شتێک بی لەناو بۆدی سیارەکانی کە دێن ئەوە یەکسەر جیای دەکاتەوە لێ لە دوای ئەو دەچێت بۆ غەربیل لەو غەربیلە زۆر جاروێدنچی ڕەشی تێدا ئەو خوێ کە کاربۆنات مەغنیسیۆمی پێدەرێن ئەو کاربۆنات مەغنیسیۆمە ناتاوێتەوە لە ئەو دەبێت چی لێ بکرێت جودا بکرێتەوە کە جودا کراوە پێویستی بە غەربیل هەیە دووبارە غەربیل دەکرێتەوە ئەو دنکانە لێ دێتە دەرێت جودا دەبیتەوە لە خوێەکە و لە هەمان کاتیشدا سوار کرێکە تا 5 کرێک کارماندانەوە بۆ ئەوەی خوێەکە بژار بکە سوتفەیە لەسەر ئەو غەربیلە جاروەیە دنچی وردی تێدایە یەکسەر ناگیرێ بە غەربیل ناگیرێت کرێکارەکە سەیتەڕای لەسەر دەکات ئەو جە لە دوای ئەو مەرحەلەی توشنەوە دەست پێ دەکات کە بە 4 مەرحەلە دەشورێتەوە. ئەو پاشماوەی کە دەمینێتەوە لە هەمان کاتدا بەکاردێ لە بۆ پیشەسازی بەکاردێ لە بۆ حەوزی ماسی بەکاردێ لە بۆ کارەبا بەکاردێن لە بۆ ڕێگاوبان کە بەفر دەبی و دەشتوانین دووبارەی بیکەینەوە ئیش پوختی کەینەوە و عینە دووبارە بیکەینەوەیش.
دوو جۆرە معمەل خوێ هەیە. معمەل خوێ هەیە کەوا خوێ دەشواتەوە، تەنها دەیشواتەوە. خوێ کە بە چەند مەرحەلەکدا دەڕوە وەکو ئێوە بینیتان تازە کە مەسەلەن ئەو خوێە بژار دەکرێ و پوخود دەکرێ و یعنی بەڕاستی ئیشەکەی زۆر قورسە لەبەر ئەوەی خوێش بەڕاستی یعنی خۆراکێکی سەرەکیەکەوە مرۆڤ ڕۆژانە بەکاردێنێتن. دەبێت زۆر تەتویڕی پێ بدێ، زۆر احتیمام بدێ، زۆر ئاگاداری بی لەبەرەوەی هەموو خەڵک دەخوا لە ڕووی بژارە، لە ڕووی ڕوتوبەت، لە ڕووی پاک و خاوێنی، لە ڕووی نەقاوەکەی. ئێستارەکە خوێ هەیە مەسەلەن کلسی پێدایە، کلسی پێدایە ئەو خوێ بەردیە، خوێی بەردیە کە لە سنووری کەوا لە دەبەری ئێران دەهات، بەڵام ناتوانین ئێمە هەر هەموو تومەتێک بەدیوی ئێران لەبەر ئەوەی ئەنوا خوێیان هەیە. خۆی و وجدان ئەو تیجارە ئەو تاجرێک کە دەینی ئەو خوێ خۆی و وجدانی خۆی هەیە 1970 خوێیە 92 خوێیە خوێ هەیە 180 خوێیە ئەوە بە سەنعەتی دێتن دەفرۆشێ. خوێ مەشوراوە ئەوەی کە دیتان بە چەند مەرحەلەک دەشورێتەوە و معمەلی تر معمەل خوێی تەسفیەی پێدەرێن کەوا ئەو خوێە دەیکاتەوە ئاو لە دوای ئەوە یەکسەر چی لێ دێت دەیکاتەوە خوێ. چەند مادەیەکی کیمیاوی لەگەری تێدەکە هیچ شەوائی بوو، هیچ شتێک لەنا ئەو خوێ نامێت. لە دوای مەرحەلەی بژارکردن چ دەمینێ مەرحەلەی شوشتنەوە دەمینێ کەوا هەموو خوێیەک دەبێت بشورێتەوە کە دەشوینەوە بە 4 مەرحەلە دەشورێتەوە. ئەگەر خوێ هەبی زۆر پیسبی دەیکەنە 5 مەرحەلە. خوێ شوشتنەوە کەش کە دەیشوینەوە ئەو ئاوە ناگەڕێتەوە لە ژینگەی پیسە لە هەمان کاتدا فلتەرمانەیە لەو فلتەرە بە 4 مەرحەلە ئاوەکە دووبارە پاک دەکاتەوە و بەکاردێتەوە. مەرحەلەی شوشتنەوە لە دوای شتنەوە دەچێت بۆ سەنتەرفیوز. لە سەنتەرفیوزەکە خوێیەکە لێک جودا دەکاتەوە، خوێیەکە لێک جودا دەکاتەوە کە ئاوەکەیە دەگەڕێتەوە کە خوێیەکەیە دەچێت بۆ بەرهەمکردن و پوخودکردنی. لە دوای ئەوە یۆدی لێ دەدرێت، لە پاش یۆدەکە مەرحەلەی ورکردن دەست پێ دەکات. لە دوای ورکردنەکە چی لێ دێتن پێویستمان بە وشکردنەوە هەیە، وشک دەکرێتەوە بۆ زانیاری ئەو خوێ ئێمە وشی دەکەنەوە تەنها بە هەوای گەرم وشی دەکەینەوە کە ئامێرەکمانەیە فڕنی پێدەرێت. فڕنەکە چی لێ دەکاتن وشی دەکاتەوە لە هەمان کاتیشدا ساردی دەکاتەوە. لە دوای ساردکردنەوەکە دەڕۆت بە باڵابەرێک کە بەرزە زۆر دەچێتە بەشی غەربی. غەربیلەکە دەرەجە 1 و دەرەجە 2 دەرەجە 3 و دەرەجە 4 لێ دروست دەکات. هەر خوێکیش ئەگەر بێت و نشکا بوویان دووبارە دەگەڕێتەوە بۆ معمەل سەر لە نوێ دەشکێتەوە. لە دوایوی ڕقم 1 و 2 و 3 و 4ەکە چی بەسەر دێت حەسەب تەڵەبی مشتەریە. لێرە دووبارە کرێکارمانەیە هەمووی بژار دەکاتەوە، یعنی لە مەرحەلەی دەرێ و لە مەرحەلەی ژۆرە. مەرحەلەی ژۆرش زۆر ئەساسە، هەر دکێکی ورکی تێدا بێ قوتاری ناکاتن، بژاری دەکات بە پێ توانە. و لێرەش مغناتیسەکەش لێرانە هەر ئاسنەچی هەبی دەیگریتن. توانای ئەوەی هەیە کە ئەگەر 1 مەتر ئەگەر مەترێک مەودای هەبێتن هەر ئاسنەکەبی شتێکەبی وردەژەنگەبی بەرزی کاتەوە بەخۆیەوە بگری. ئێوارانش 1 بە 1 پاشیان دەکەینەوە. لە پاش بژارکردن مەرحەلەی کە دەست پێ دەکە کە دەیشتێنێتن کە دەست یعنی شکاندن وەکو ئاشە دەیهاڕێتن. لە پاش هاڕینەکەی لێرانە دەچیتە ناو ئەو حەوسە و لە هەمان کاتدا فلتەرمان داناوە ئەو خوێ تۆزی هەیە لە بۆ ئەوەی ژینگە بپارێزین و هەم استیفادەشی هەبیتن بۆ خۆمان و بۆ پاراستی ژینگە فلتەرمان داناوە. ئەو خوێ کە دەبیتە بۆدرا هەمووی لە فلتەرەکەەوە دێتەوە خوارێ، لە خوارێ لەوێن دەرێ ئێمە بەکاری دەینینەوە عینە دەفرۆشێ لە بۆڵە لە بۆ سەرەزار دەبێت، لە بۆ پیستە دەبێت، لە بۆ زۆر شتیکە دەبێت، هەم لە بۆ خۆراکی هەم لە بۆ پیسە سادی دەبێت. خوێەکانی ئێستانەکە ئەمە ئەو بەرهەمانەی کە دەدێنین خوێ خۆراکی و خۆی پیشەسازیە. ئەو خوێ خۆراکەیە کە ئێمە بەرهەمدێنین لە زۆر ڕۆوە بەکاردێت. مەسەلەن خوێکی سەمان هەیە
ئەو چیسە زەردانە کە دەبینن ئەوە هاوڵاتی بە زۆربەی ئەوە بەکاردێنن لەبەرەوەی کەمە لە هەموو مارکێتەکانیش هەیە ئەو خۆیە بیدایەت کە دێتن پوخت دەکرێت تەواو دێتە ناو سایلۆ حەسەب تەڵەبی مشتریە مشتری هەیە دەهێوێ ورد بێ مشتری هەیە دەیەوێت درشت بێ مشتری هەیە دەیەوێت شەکەری بێ مشتری هەیە دەیەوێت وەکو کریستاڵ وا بێتن ئێستا نەکەش ئێمە حەسەب جێرەی مشتریەکەیە مەسەڵەن تەڵەبیەمان هەیە دەرێتن با ڕقم دوو بێتن ڕقم دووەکە 120 ملیمی پێدەرێن ئێمە سایلۆیەکانمان هەیە کە هەر سایلۆی 4 سایلۆی گەورەماندانەوە هەر سایلۆ 30 تەن خۆی دەگرێت و هەر سایلۆی جۆرە خۆیەک دەردەکات لە ڕقم یەکەوە دەردەکە 130 هەتا دەگاتە 110 و لە هەمان کاتیشدا بۆدرەشمان هەیە خۆی بۆدرا کە بەکاردێتن لە بۆ زۆربەی زۆری لە ڕووی پیشەسازیەوە بەکاردێت مەسەلەن لە بۆ پێستە بەکاردێت لە بۆ گولە بە ڕۆژە بەکاردێت و لە زۆر ڕوویتکە مەسەلەن لە بۆ مەوادیتکە بەکاردێتن یعنی ئەو بۆدرە زۆربەی زۆری سەتا تقریبان 50 هەتا هەفتای لە بۆ پیشەسازی بەکاردێت بەشێکی کەمی لە بۆ خواردن بەکاردێت. بەرهەمەکانیمە لە بۆ هەموو شار و شارۆچکەکانی کوردستان دەڕوە هەتا بگرە لە بۆ جنوبیش دەڕۆی بەڵام بە حکمیەوەی بەداخەوە گومرجیان دانابوو یعنی هەر تەنەک خوێ لەسەرەمە کردبیانە فەرز دەبایە 40,000 نار 50,000 نار گومرجی بدەین ئەویش خوێەکە بەخۆی هەرزانە نەمانتوانی وە شەرتیان لەسەدانە وچیان دەبی ئیجازەی حکوومەتی هەرێم لە غووی بکەنەوە بێن سەر لە نوێ لەکنەما ئەمەش قەت ئەومان قبول نەکرد گوتمانەگە هەر بازارمان نەبێ دای بخەین بە ناوی چۆن لە حکوومەتی هەرێمەوە ئیجازەماوە گرتووە هەر لەسەر ڕێونمایەکانی ئەوان دەمینینەوە ناچینە سەر ڕێونمایی بەغدا ئەگەر ڕێکەشمان لێ بژیرێتن وە خوێیەکانیشمان ئێستا خوێی خۆراکی چیسەمان هەیە لە 400 غرام هەمانە هەتا دەگاتە 1 تەن و نیو گونیەمانە 1 تەنە زۆر کارگە هەیە دێ لە کنەمە دەبا لۆ خۆی تعبیئە دەکاتن یعنی تعبیە دەکە لە چیز دەکە دەکاتە 10 کیلۆی دەکاتە 5 کیلۆی یان بە فەلی دەیفرۆشی فەردەی ئەوە دەکا گونیەمانەیە مەسەلەن 50 کیلۆیە هەیتمان 30 کیلۆیە هەیتمان 25 کیلۆیە هەیتمان 10 کیلۆیە ئاخیر وەزن 5 کیلۆیشمانەیە لە فەردەکە دوای ئامادەکردنی خوێیەکە کەوا پوختمان کرد لە بژارە و لە شوشتنەوە و لە سەنتەرفیوز کەلێکی جودا کردەوە مەرحەلەی کۆتایی پێ دەکات کە ئەو خوێ ئامادەیە تەنها دەیاڕین تەنها مەرحەلەی هاڕینیمە تاحونەی پێدرێن ئەبە و دەستگایە دەیهاڕین وردی دەکەین لە دوای ئەوە دەگوازرێتەوە بەو باڵابەرە بۆ ناو فرنەکە وشتی دەکاتەوە مەرحەلەی وشکردن دەست پێ دەکات تەنها بە هەوای گەرم دەست پێ دەکەن دەمەوێت ڕوونکردنەوەشی بکەم کەوا بە هیچ شێوەیەک ئاگر بەو خوێ ناکەوێت هەموو خەڵک بزانی کە ئەو خوێ ئێمە کە پوختی دەکەیت بە هیچ شێوەیەک ئاگری پێ ناکەوێت تەنها هەوای گەرم وەزائیدەن هەوای سارد کاتەوا وشت بۆەوە 100% وشت بۆەوە ئەوجا بە هەوای سارد هەمووی فانی گەورەمانەیە کە زۆر گەورەنە قودرەتیانەیە کەوا ئەو خوێ هەر چەندیتن ساردی بکاتەوە لە دوای ساردکردنەوەکەی شێوە دەچین بێتن لە بۆ باڵابەرەکە بەسامان کاتدا کۆدرە هەیە تۆزی هەیە لۆ پاراستنشینکە و لۆ بەرهەوت لە بۆ فایدەی خۆمان چیمان کردووە مەرحەلەی فلتەرمان داناوە ئەو فلتەرە چی دەکاتن خوێ لەگەر هەوا لێ جودا دەکەن هەوای ساف لە بۆ سەرەوە پاڵ دەدا و خوێی پاودەر کە تۆشی پێدەرێن لە خوارەوە دەمینێتەوە لە گونیای دەکەن
پرسیار دەکاتن دەرێ خوێ چۆن دەشورێتەوە چۆن خوێ دەشورێتەوە چۆن ناتاوێتەوە بڵێ لەگەرتانم دەتاوێتەوە بەس بڕێکی زۆر کەم ئەوەی ئەگە خوێ پیس بێ ئەگە بتاوێتەوە تەنها ئەو پیسیە دەتاوێتەوە کە بە چاردەورەی دیکەکەوەی ئەو دکە خوێ کە وەکو حەبایە وایە کە دەتاوێتەوە پیساتەکەیە بەخۆی ڕادەکی کەم دەتاوێتەوە لە هەمان کاتیشدا ئەو ئاوەی کە ئەمە خوێەکەی پێدەشۆینەوە دووبارە و سێبارە و چاربارە یعنی زیاتر لەوەی دووبارە بەکاری دێنینەوە لەبەرەوەی ئەو حەوزانەی کە دروستمان کردووە لێرانە مەسەلەن ئەو حەوزەی کە دەیبینن ئێستا ئەوە 14 مەتر درێژە 3 مەتر و نیو قوڵە خوێی کە ئاوەکە لە سەنتەرفیژەکە جودای دەکاتەوە کە خوێەکە دەدە و ئاوەکە دەگەڕێتەوە بڕێکی کەم خوێی لەگەڵ دێتن بەڵام چی لێ دێت ئەو خوێ ئێمە دەکەین بە پاشەڕۆ تەنها ئاوەکە بە نیسبەت ئاوەکەش هەتا دەگاتە سەری یعنی ئەو 14 مەتری کە دەڕوە سەتاچلی قوڕا و پیساتیەکە دەنیشێ لە حەوزەکانی تر سێ حەوزی ترمان هەیە حەوزەکانی کەش هەردانەی سەتابیستی دەنیشێتن و دووبارە لە حەوزی ئاخیری کە ئاوەکە پوخت کراوە و کەوا هیچ شەوایی بێکی لە ناونما تەنها بوویتە خێواوت دووبارە بەوەی دەیشۆینەوە و دەوران دەکات و 6 مانگ جارە چیش ئەمە ئەو حەوزانە خاوێن دەکەینەوە احتیمالە زووتریش ئەگە خوێ زاروێ خۆیمان بۆ دێ زۆر پیسە یعنی هەر مانگ دەبیت جارە خاوێنی بکەینەوە زاروێ بە 6 مانگ خاوێنی دەکەینەوە ئێستاش ئەو بەشەمان بەشی لە چیزکردنە لە چیزکردنی بەرهەمەکانمان بەرهەمەکانمان هەمووی پخت کرا یۆدی لێ دەراتەوە وشت کراوە ئێتا چمان دەمینێ لە چیزکردن لە چیزکردن چەند زۆرمان هەیە لە چیزکردنی چیسەی بچووکمان هەیە و لە چیزکردنی چیسەی گەورەمان هەیە کە فەردەی 10 کیلۆیی و 20 کیلۆی 40 کیلۆیی لە قاعەکەی تر ئینشاڵڵا ئێستانەکە دەبینن بە چاوی خۆتان لە چیزکردن ئێستا لەسەر تەلەبیاتی مشتریە لە 400 غرام هەمانە 500 غرام هەمانە 700 غرام هەمانە 1 کیلۆیش هەمانە حسب طلبی مشتریە و یەک ڕوونکردنەوەش دەکەم کەوا زۆر خەڵک زۆر جارێ کێشەمان لە بۆ دروست دەبێت بەنسبەت خێ هیچ خێیەک ئێکسپایری لە سەنیە و ئێکسپایریش نابێت لەبەرەوەی مادەچی بەخۆی تاقیمە زۆر جارەوە بۆ کێشە دروست بووە دەڵێن بۆ ئەوەی لە سەنیە ئێکسپایری لە سەنیە خێ بە هیچ شێوەیەک لەسەر مواسەفاتی عێراقیش کەوا هیچ تاریخی ئێکسپایری لەسەر داناندرێ زۆر شەریکەشەیە کە دادەنێ ئەوە وەکو ئیجبارکردنە دانرا بەڵام ئەسلی نییە خوێەکەش کە پوخت دەکرێتن لێرانە هەمووی وەزنیەیە کارمەندی خۆمانەیە چیسەکە لەبە تەقین و لەبەر ئەو شتانە هەمووی وەزن دەکاتەوە و سەرپەرشتی دەکاتن ینی کە دێتێتە بازار بە پوخت دەستە بازار نەک برێ وەڵا کابرای دوکاندار زەرر بکاتن یان سوفەیە لە دوکانەکەی خەسارەی هەبیتن و ئەو شتە بیتن هەتا دەگاتە دەستی مشتری هیچ خەسارەیەکی نییە و هەر خەسارەیەکی هەبێ ئێمە لە بۆی تعویز دەکەینەوە بەخۆی دوو جۆرە خوێ هەیە خوێی سەماوە هەیە دەریاییە خۆی دەریایی هەیە و خۆی سەنجیش هەیە ئەو خوێ سەنجە لە وڵاتی من نییە لە دەڤەری ئیران و ئەوانە هەیە ئەو خوێ وەکو شاخوایە بەڵام دەرەزاتی هەیە مەسەلەن خوێ 170 خوێ باقیەکەی کڵسە خوێ 180 خوێە خوێ هەیە 195 خوێە خوێ هەیە 98 خوێ 97 خوێە ئێمە وەکو کارگەی خۆمان کامەی لە بۆ خۆراک بەکاردێنین گرانەکەی دەکڕین ئەوەی 198 بەسەرەوە هەتا پوختی دەکەینەوە دەبیتە 199.6.7 دەردەچیتن خوێی دەریاییەکە لە هەمان کاتدا خوێی دەریاییەکە باشترە لە خۆی سەنجەکە لەبەر ئەوەی خوێی دەریایەکە تقریبان هەمووی 195 بەسەرەوەیە بەڵام خۆی سەنجی لە 170 هەیە ئەتو ناتانی لێکی بکەیەوە تەنها لە مختبەرات لە ڕێی مختبەرات نەبی لە ڕێی ئیشکردن نەبی ئێستا زۆر ماڵ هەیە مەسەلەن ئێستامان نەک ماڵ مەسەلەن زۆر کارگە هەبووە چووە خوێی ئێرانی هیناوە خوێی ئێرانی هیناوە دەرێ هاتیتەوە کنەما دەڵێتن خەیەکەین بۆ باشترە لۆ باشترە لەبەر ئەوەی ئەگەر بڕی
6 تەن خوێی ئێرانی سرف بکاتن ئەو خوێیەکە هینایەتی لە ئێران بەخۆی هینایەتی خوێەکەیمە 3 کیلۆ 800 کیلۆ سرف دەکات لەبەرەوەی نەقاوەکەی زیادە سووراتەکەی بەقووەترە یعنی خوێ هەرچەند نەقاوەی زیاتر بی باشترە و لە هەمان کاتیشدا ئێمە زۆر سوپاسی وەزارەتی تەندروستیش دەکەین کە سەردانمان دەکەن وەزارەتی پیشەسازی کۆنتترۆلی زۆری هەمیان دێن هەم هاوکارمان دەبن لە گەرمان دێن فەحز دەکەن خوێیەکە زۆر زارۆی پێشنیارمان دەدەنێ هەتا ئێستا هیچ کێشەکمان نەبووە لە نەقاوە لە هیچ شتێکی کێشەمان نەبووە لەو ڕۆوە بەڵام بەداخەوە زۆر خوێ هەیە کە دێتە ئەو کوردستانەی تەماشا دەکەی زۆر سپیان داوا لە خەڵک دەکەم بە سپیاتی خوێ هەر نەخەڵەتێ یان بە وردی خوێ هەر نەخەڵەتێ خوێ ئەساس ئەوەیە کە مادە یۆدی تێدا بێتن نەقاوەکەی دیار بیکە چەندە ڕێژەی یۆدەکەی دیار بێتن ئێستا خوێ هەیە لە بازار دەیکڕێت و عینەکی سەیزاردە وەکو ئێمە بەڵام نازانی یۆدی تێدا یۆدی تێدا سپیە کە لە شیو دەکەی لەوانەیە کەوچکەی شیوی ئەتوو خوێەکە ئستعمال دەکەی نیوە هەر ناتاوێتەوە دەبیتە کلس ئەتۆست پێ ناکەی لەگە شی و بەڵام تاسی لە گورچیلە و لە مستەقبل تاسی لە گورچیلە ئەوە دەکات خوێ کەش بەکار بینی لەوانەیە یەک مراکە چای شیوەکەی سوور بکاتن هەموو سوور ئەوجە ئینسان هەتا چەند یعنی باسی بکەم هەرکەمە یعنی زۆر لە ڕووی خوێ کە خۆراکێکی سەرەتاییە لە بۆ خەڵک کە پێویستی پێ هەیە بەکاربیێنی یعنی دەبی لەو حالەتەیدا هۆشداریش بن زانیار بن لەو شتەی هەموو خوێک نەکڕن ستا خوێ هەیە زۆر جوانە بەڵام یۆدی تێدا نیە خوێ هەیە زۆر جوانە یۆدی تێدا بەڵام نەقاوەکەی کەمە وە لە هەمان کاتیشدا ئێمە کە ئەو کارگەیماندانا بیدایەت خوێ لە تورکیا دەهات ئێستا کارتۆن دەهات کارتۆنی بە 4 دۆلاریان دەدا ئەمە مستەقیم کرمانە دۆلارە کونی بوو ئێستا بە 1 دۆلاری دەدەین کە یەک کارتۆن خوێ بە 1 دۆلار ئێمە دەفرۆشین ئێستا لە هەموو کوردستان 3 کارگە هەیە بەرهەمی دێن یەک لەوانە ئەمەینە کە گەورەترین معمەلین کە لە هەموو عێراق ماعەدا یەک کارخانە نەبی لە بەغدایە ئەوش تەصفیە ئێستا ڕاوەستا هیچ ناکاتن ئەگەنا تەحەدا دەکەن لە هەموو عێراق گەورەترین معمەلی گەورەترین هیوادارم ڕێگا نەدەن هەر کەسە بێ خوێی خام یان خۆی پیشەسازی بینیتن برێتن ئەمن دەینم هەتوو کاکە ئەگەر تعبیەت نەبی ئەگەر تەنها تعبیەت هەبی فڕنت نەبی غەسلت نەبی سەنتەرفیوژت نەبی سەیتەڕەت نەبی باڵابەر و لێک جوداکەرەوەت نەبی کە ئەو خۆیانە لێک پێ بچی معاملێت و بچی بەرەبێن ئەو خوێ چی لێ دەکەیت چۆن لێکی دەکەیەوە زۆر مەقلعی خوێ هەیە منتیقە هەیە کە خوێ نەفتاویە ئێستا مەسەڵەن بەسیترین چش لە عێراق لە وڵاتی خۆمان خۆی سەماوە هەیە و خۆی فاویش هەیە خۆی فاو بەکەل خۆراک نایە لەبەر ئەوەی چاڵە نەوتەکانی گەلک زۆرە زاروێ نەوتی بۆنی نەوتی لێ دێ ڕەشە ئەوە بەکەل خواردنێ نایە لەگەر یۆت ئەو یۆدەی کە تێکەڵی دەکەین زۆر جاروێ نەخوێی فاو نەخوێی ڕزایە یعنی خاستن لەو مەعمەلانەی کە دەیشۆنەوە کە یۆدی لەگە دەدەن تەفاعول دەکە لەگە یۆدەی بۆگەنی دەبی ئێستا مەسەلەن خوێی فاو ڕەنجی ڕەش دەبی و بۆنە چکەمی دێ خوێی ڕزایە ئەو بەحرەی کە لە ڕزایە خوێیەکە پەمبە دەکە کە یۆدی لێ دەدەی کە وردی دەکەی پەمبەی دەکە و بۆن بۆگەنی لێ دێت بۆ ماوەیە چکەم بۆنی سەبر زیاد دەبێت ئەجا داواکارم لە حکوومەتی هەرێم پاڵپشتمان بن هاوکارمان بکەن لەبەر ئەوەی بە ویژدان یعنی خوێ هەموو خەڵک بەکاردێنیتن حتا حیوانات و ئاژەڵی پشتیوەش بەکاردێنیتن یعنی دەبی زۆر ئیتیمادی پێ بدرێت زۆر ڕێگری لێ بکرێ هەموو کەس شایانی وەی نەبێتن کەوا بێنێتن